ئەتوانم پێت بڵێم یاپراخەکەم دەرەجەیەکە. شوێنێکی هەیە ئێرە بۆ تۆ تایبەت بێ کە بێتاقەت بی بچیتە ئەوێ خەمەکەت ئەڕەوێتەوە؟ ئەم شارە هەموو جێگایەکی بۆ من تایبەتە، بەڵام لە هەمووی تایبەتر ناو سنتەری شارەکەیە کە بێتاقەتم زۆر هەمیشە دڵم ئەکرێتەوە لەم شارە. هیچ کاتیش حەز ناکەم بەجێ بێڵم یەکێکە لە جێگا هەرە خۆشەکانیم شوێنە. باشە هیچ کات بیری لەوە کردوتۆ سلێمانی جێبێڵی؟ زۆر کات بەڵام نەمتوانێت دڵم نهاتووە لەبەرەوەی لێرە لەدایک بووم، لێرە گەورە بووم، زۆر خۆشەویستە لام. باشە چ وشەیەکی سلێمانی زۆر تایبەتە؟ بەساقە دەخۆ بەکارێنی؟ زۆر بەکارێنم. باشە چ خواردنێکیان خۆشە؟ هەموو خواردنەکانیان خۆشە، بەڵام بە تایبەتی ئەتوانم پێت بڵم کفتە و یاپراخ. کفتە و یاپراخ بەدەستی کێ؟ دایکم. دایکت؟ زۆر. خۆت باشی لە دروستکردنی کفتە و یاپراخ؟ لە ڕاستیان لە کفتانە بەس یاپراخ بەڵێ زۆر باشم. چۆنە کفتەکە زۆر باش نەبوو؟ یعنی بەباشی فێر نەبوو یا دروستی نەبووم و کە دروستم کردو بەدەستم دەرنەچوە لە ڕاستیە. بۆیە لەبەرەوە ئەتوانم پێت بڵێم یاپراخەکەم دەرەجەیەکە. دەرەجەیەکە گەڵامێ و یاسە؟ سەڵق.